سیانزەی مانگ کە دەرگای قوتابخانە ئەکرێتەوە لەگەڵ 14 لەگەڵ 15 مانگ واتە 3 ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندن قوتابی و خوێندکار ناخرێتە ناو پۆلەوە یەکسەر. سامان سیوەیلی وتەبێژی وەزارەتی پەروەردە لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند وەزارەتەکەیان بڕیاری داوە لە 3 ڕۆژی سەرەتای وەرزی خوێندن داوانەی خۆشەویستی نیشتیمان لە خوێندنگاکانی کوردستاندا دەوترێتەوە بۆ ئەوەی گەشە بە ئینتیمای قوتابیان بدرێت بۆ نیشتیمان. ئەم لێدوانە مشتومڕی زۆری لێکەوتەوە. گەلی کوردستان لە خۆناغی خەباتی چەکداری لە دژی حکوومەتە یەک لە دوای یەکەکانی ناوەندیدا نەکەر سەخاوەتمەندانە خوێنی ڕۆڵەکانی بەخشیوە بەڵکو لە سەختترین قۆناغەکانی گەماروی ئابووری سەر کوردستاندا پاروی منداڵەکانیان لەگەڵ پێشمەرگەدا بەش کردووە بگرە بۆ خۆیان برسێتیان هەڵبژاردووە و خزمەتی شۆڕشەکەیان کردووە. بەڵام لە دوای ڕاپەڕینی 1990 هەڵبژاردنی پەرلەمان و دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان گەلەکەمان چاوەڕێی ئەوە بووناوەتە مێژوویەکان بێتەدی و بنەماکانی دەوڵەتداری لە چەسپاندنی دامەزراوەکان و جیاکردنەوەی دەسەڵاتەکان و دامەزراندنی هێزی پێشمەرگەی سەر بە نیشتیمان و شەفافیەت بچەسپێت. بەڵام نەکەوە بەرپا نەبوو بەڵکو دوو پارتی پاوەنخوازی دەسەڵات وەکو دەستکەوتی جەنگ مامەڵەیان لەگەڵ هەرێمەکەدا کردو زۆری نەخایەن لەسەر پۆست و پارە و دەستکەوت جەنگی خوێناوی ناو خۆیان خوڵقاند و هەزاران ڕۆڵەی گەلەکەیان کردە قوربانی خواستە حیزبیەکانیان. ئەو جەنگە بووە هۆکاری دەیان کێشەی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی و ئەوە نزیکەی 3 دەیە ئاکامەکانی یەخەی گەلی کوردستانی بەرنەداوە. هەر لە پەلکێشکردنی وڵاتانی ناوچەکەوە بگرێتە هێنانەوەی باسی کیمیایی و ئەنفال بۆ ناو هاوکێشە ئاڵۆزەکەیان. کارنامەی 30 ساڵیان ئەمڕۆ لە هەر کاتێکی تر بۆ ئەموان بەرجەستەیە. گەندەڵی سیاسی و ئابووری و نەخۆشیە کۆمەڵایەتی و ئەخلاقیەکانی ئەم دەسەڵاتە لە کەس شاراوە نییە. ئەوەی ناویان نابوو دامەزراوی نیشتیمانی لە حکوومەت و پەرلەمان و دەستگای دادوەری لەمانە و نێوەڕۆکیان خاڵی کراونەتەوە. سامانی گشتی بە شێوەیەک دەدزرێت کە دۆست و دوژمن دەیزانێت. لەم کاتەدا کوردستان لە ڕیزی گرانترین وڵاتانی جیهانە لە نرخی سوتەمەنیدا لە کاتێکدا دەریایەک نەوت لە ژێر خاکی هەرێمەکەدایە. جگە لەوەش بایکۆتی فەرمانبەران بە تایبەتی مامۆستایان لە ساڵانی ڕابردوودا بەهۆی خواردنی موچەکانیان پێویستی بە بیرهێنانەوە نییە. لەوەها لەو مەرجێکدا ئەم بڕیاری وەزارەتی پەروەردە بووەتە جێگەی گاڵتە و ڕەخنەی چین و توێژەکانی کوردەواری چونکە ئەوانەی ڕۆژگارێک جەماوەر لە سەرسەری خۆیانی دادەنان بە جۆرێک ڕەفتاریان کرد ئەو خەڵکە نیشتیمان پەروەرەیان دڵسارد کردەوە. بۆیە ئینتیما بۆ نیشتیمان بەکردەوە دروست دەبێت نەک بە قسەی پوچ و بەتاڵ.